خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین لەگەڵ ئەوەی کۆمەڵێک قەیرانی جۆرا و جۆر بەرۆژی هاوڵاتیان یاریێمی کوردستانی گرتوۆتەوە بەڵام جیاوازی حەزبی و بیرکردنەوە و کارکردن بە بیری تەشی حەزبی لە وەزارەتەکان کاریگەری سەختتر و قورستری لەسەر قەیرانەکان داناوە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەرچۆدانە مەزراوەکانی بەشی تەندروستی کە بەشێکی هەرە زۆریان ساڵانێکی زۆرە لە کەرتی تەندروستی خۆبەخشانە و بەبێ هیچ پاداشتێک کار دەکەن لە ناوەندە تەندروستیەکاندا بەڵام ڕیارێکی وەزیری تەندروستی لە هەولێر و دوهۆک کۆمەڵێک لە دەرچوەکان دامەزراون بەڵام لە سلێمانی وەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین نیگەرانی لێکەوتوتەوە و کەس دانەمەسراوە وا بڕیاریشە کە بە دوواداچوون بۆ ئەو پرسە بکرێت ململانەی حەزبی و بەکارهێنانی دەسەڵاتی حەزبی لە وەزارەت و بەڕێبەرایەتە گشتیەکان و لە ناوەندەکانی حکومڕانی چی دروست دەکات لای خەڵک گرفت و نیگەرانی دەرچۆدانە مەزراوەکان لە ئێستادا چییە؟ هەموو ئەوانە لە پانۆرامادا شرۆڤە دەکەین بە میوانداری بەڕێزان بەڕێز هاژین عوسمان سەرۆکی لە قسلێمانی سەندیکای تەندروستی کوردستان واسکاگاژین بەخێر بێت هەروەها بەڕێز ئومێد ئازاد نوێنەری دانەمەزراوان ینی دەرچۆ دانەمەزراوەکان کاکومێت بەخێر بێت هەروەها لە نەحەی چواقڕنەوە شیرن یونس ئەندامی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستانمان لەگەڵە بێ سەرەتا چینە لای خات و شیرن سڵاو شیرن خام کاتت باش بە دوواداچوونی ئێوە بۆ ئەو جیاوازیانە کە ئێستا گەیشتۆتە ئاستێکە وەزیر لە چه حزبێک بێ دەسەڵاتی خۆی بەکارهێنێ بێبیرکردنەوە لەوەی کە ئەم وەزارەتە مڵکی کۆی خەڵکی کوردستانە بە پارتی و بە یەکێتی بە گۆڕان بەوانەی کە حزبیش نین ینی لای ئێوە حەقیقەتەکان یان بە دوواداچوونەکان چین؟ سەرەتا سڵاو لە تۆ و لە میوانە بەڕێزەکان و لە هەموو بینەرانی کورسات بەڵێ ئەوەی بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو کە ئەوە تا کە وەزیری تەندروستی هەڵساوە بە دامەزراندنی 100 کەس ئایا وەزیری تەندروستی تەنها لە دهۆک و سلێمانی خەڵکی دانەمەزراو هەیە بەس حکومەتی هەرێمی کوردستان بەس حکومەتی هەولێر و دوهۆکە کە تەنها ئەوانەی وێ دامەزراندووە ئێمە بە دوواداچوون دەکەین و داوا لە وەزیری تەندروستی و لەو حکومەتە شکست خواردووە دەکەین کە گەورەترین هەڵەیە کردویانە کە ئەگەر حکومەت دەڵێ من موچەم پێ نادرێ دامەزراندن مانای چی؟ یعنی 100 کەسی دامەزراندووە لە هەولێر و دوهۆک یعنی لام سەیرە جیاکاری لە نێوان شارەکان لەو کابینەیە ئەوەندە بەرز بۆتەوە لە هەمان کاتدا لە کابینەکانی ڕابردووش ناکۆکی هەبووە لە نێوان پارتی و یەکێتی لە نێوان حیزبەکاندا بەڵام بەو شێوەیە زەق نەبووتەوە سزای سلێمانی بدرێ و هەولێر بکرێ یعنی خۆی بە خاوەنی هەولێر بکە بەڕاستی ئەوەی لەو کابینەی بینی ومانە لە هیچ شوێنی دنیادا لە هیچ کابینەی ڕابردوودا لە هیچ شوێنە کشتیوان نەکراوە یعنی بێ فەرق و جیاوازی لە نێوان شارەکان بکەی ئایا حکومەتی هەرێم تەنها حکومەتی هەولێر و دهۆکە یا سلەیمانی هۆکاری سزادانی سلەیمانی چییە؟ ئەگەر خۆی بە خاوەنی ئەو حکومەتە دەزانێ هاوڵاتیەک لە دوهۆک بێ و لە خانەقین بێ و لە سلەیمانی بێ و لە هەولێر بێ نابێت جیاکاری بکە بەڕاستی لام سەیرە یعنی سزادانی سلەیمانی بەس لەبەر ئەوەی سزا دەدرێ یەکێتی لەوێ خاوەن دەسەڵاتە؟ بەڵێ باشە خات و شیرین جیا لەم پرسی تەندروستی لە کۆمەڵێک بابەتی تردا ئێستا فۆکەسەکە لەسەر سلێمانیە و وانیشانی خەڵک دەدرێت بە تایبەتی لە دام و دەستگاکانی حکوومەت و لە کەناڵە فەرمیەکانی ڕاستە و خۆی سەر بەسەرۆکی حکوومەتکە دواکەوتنی موچە کۆی قەیرانەکان پەیوەندی بە سلێمانیەوە هەیە بۆ چوونی ئێوە لەسەر ئەو پرسە؟
والله بۆ چوونی ئێمە لەسەر ئەو پرسە بەڕاستی من ئەگەر هەموو خەڵکی کوردستانیش ڕەنگە بیری بێت لە ساڵی 2020 لە بانقی باخان 20 ملیار دینار کە لە هیچ بانقەچی هەولێر پارە نەبوو بۆ تەرخان نەکرابوو بۆ مەوزوعی کۆرۆنا و پێداویستیەکانی پزیشکی 20 ملیار دینار ڕەوانەی باقەکانی هەولێر کرا. یەکێتی ئەو کاتەی خۆی بەخاوەنی هەولێر دەزانی، خۆی بەخاوەنی یەکێتی خۆی بەخاوەنی هەموو کوردستان دەزانێ، نا ئەوەی کە ئێستا بێن ئەوە چێن نەوت زیاترە لە سنوورەکەی ئەوان. ئێستا ئێمە غازمان زیاترە، دەکرێمە فەرقی جیاوازی هاوڵاتێک لە سلێمانی و هاوڵاتێک لە هەولێر بکەین. ئێمە خۆمان بەخاوەنی هەموو کوردستان دەزانین، ناوەکو پارتی کە ئەوەی بەڕاستی ئەوەی بەرامبەر بە سلێمانی دەکا سزایەکی حیزبیانەیە و چیتر نییە. بێ ئۆباڵی ئەستۆی خۆی ئەگەر بێوێ ئۆباڵی ئەستۆی خۆی و دەستە پیسەکەی خۆی بە سلێمانی بسوڕێتەوە بەڕاستی زۆر زۆر هەڵەیە لەوەدا کە دەبینین ئێمە هەموو خەڵکی کوردستان ئەوەندە هۆشیارە کە دەزانێ خێرە لە هەولێر موچە دەدرێت و لە سلێمانی نادرێت. سزادانی سلێمانی هۆکاری چییە؟ نا هەر ئەو کابینێ لە کابینەکانی ڕابردوش سلێمانی سزا درراوە کە ببینە نێوان شارەکان، بەڵام ئەو کابینەیان زۆر زۆر زەقی کردوتەوە، یعنی بە ئەندازەیەک سزای داوە تەنانەت قوتی خەڵکیش دەبڕێت، دێ معاشی کەمەندامان دەبڕێت، دێ معاشی خەڵک دەبڕێ، خانەنشینان فەرموو بەشەکی خانەنشین وەری گرتو بەشەکی وەری نەگرتووە کە دادەنیشن لەسەر تەلەڤیزیۆن قسە دەکەن و باز لەوە دەکەن کە سلێمانی موچە نادات. ئایا حکوومەتی سلێمانی لە چاو حکوومەتی هەولێر جیایە؟ سەرۆکی حکوومەت تەنهایی هەولێر و دهۆکە یان ئیسلێمانیشە؟ ئەگەر خۆی بەخاوەنی سەرۆکی حکوومەتی هەموو هەرێمی کوردستان دەزانێ فەرمۆ ئەرزووە گەز بابێدان پرسیار بکە و خۆی بە دوواداچوونەک بکە، دڵنیا بە هیچ دێوەزمەک هیچ کەسێک لە سلێمانی پەلاماری نادا با خۆی سەردانەکی مەیدانی بکە بۆ شاری سلێمانێ، بزانێ هۆکارەکەی نەبوونی پارە لە بانقەکان چییە. ئەگەر حکوومەتی خۆجێی سلێمانیا بە ئەگەر خۆی بەخاوەنی ئەو هەرێمی کوردستانە و حکوومەتەی هەرێم دەزانێ با سزای بدا. ئەگەر نا یعنی بەڕاستی خەڵکی سلێمانی جامەکەی پڕ بۆ و خەریکە لەسەری دەڕژێ بۆ ئەوەی چیتر ناکرێت بەو شێوەیە سزای سلێمانی بدرێ و جێگەی قبول نیە و قبولکراویش نییە. یعنی ئێمەش تااقەتی ئەومان نەماوە دانیشین بە دیاریانەوە. خات و شیرن پەرلەمانتارەکانی هاوڕێت لە فراکسیۆنی پارتی بە ئاشکرا بازەوە دەکەن کە ئەمڕۆ دوێنێ پەرلەمانتارێکی پارتی نووسی بووی کە بەتەنزەوە لە سلێمانی خەڵک بە موالیدی تاکوجود دەبێ موچە وەربگرێت. ئەمە ڕەبتی بە ئەوەوە هەیە کە لە سلێمانی داهات کۆ ناکرێتەوە، داهات ناشەفافە یا خۆ پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە کۆی موسسەی حکوومەتەوە هەیە. من کاکزانە لە دوسێ مقابلەی کەش گوتومە من پێم ئەی بە وەڵامی ئەو بدەمەوە لەبەرەوەی هەرزەکی سیاسی تازە پیاکەوتووە، هیچ لە سیاست نازانێ، تەنها دەزانێ دیفاع بکار کاتێک شتێک مەوزوعێک دێ قسەیەک دەکاوە، هەرزەکی سیاسی هیچ لە سیاست نازانێ. من پێم ئەی بە وەڵامی ئەوانە بدەمەوە، بەڵام ئەوە تەنها شاردنەوەی عیبەکانی خۆیانە، تەنها ئەوەیە کە ئەوان حکوومەتیان پێبڕێ ناکرێ، ئەوان ناتوانن بڵێن ئێمە خاوەنی ئەو حکوومەتەینە و هەموو هەرێمی کوردستان بەڕێوە دەبین لەبەر دزی داهاتەکانیان، لەبەر ئەوەی کە ئەوەندە خەریکی بنەماڵەکەی خۆیانن و ئەوەندە خەریکی پاشەکەوتی پارەکانیانن، بۆیە ناچارن بڵێن سلێمانی موچەی پێنادرێ، بانقەکانی سلێمانی موچەی تێدانە کە تەنها مەوزوعەکی سیاسیە و هیچی تر لە گۆڕێنیە. ئەگەر بیانەوێ ئەوان بڵێن دزین لە داهاتی سلێمانی هەیە، لە حکوومەتی خۆجەی سلێمانی هەیە، زۆر زۆر غەڵەتن، با بچن لە ئیبراهیم خەلیل، ئەو دزەی لە ئیبراهیم خەلیل هەیە، ئەو دزەی لە حاجی ئۆمەران هەیە کە ئیبراهیم خەلیل لە سەرتاسەری عێراق مەرزێکە لە سەرتاسەری عێراق بەقەت ئیبراهیم خەلیل داهاتی نییە. بۆیە ئەوان زۆر 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 هەڵەن لە سیاستدا و سیاستیش ئاوان ناکرێ ئەوەی پارتی لەو فترەی دیکە ئەو سیاستەی ئەو دیکە کە لە نێوان شارەکان جیاکاریەکی کردووە بەڕاستی نە سیاست وا دەکرێت نە حکومڕانی وا دەکرێت. هەرێمی کوردستان، هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێ هەمویان بە یەک چاو سەیر بکرێن، ئەوان چاویان لە دوو ئیدارەیە بەوە دەنازن
وازن کە نەود لە سنوورەکەیان زیاترە ئێمە کە فەرمو لە ڕۆژاندا دەتوانین غاز بکەین بە بەدیلی غازی رووسیا دەکرێت ئێمە بین ئەو کاتە منەت لەسەر خەڵکی هەولێر و دهۆک بکەین کە حکمڕانیەکەی پارتیە نەخێر ئێمە یەکێتی هەمیشە بە یەک چاو خەڵکی کوردستانمان سیر کردو بێ جیاوازی ڕەنگەکان ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە سلەیمانی هەموو ڕەنگەکانی کۆکردوتەوە هەموو معارەزەکان لەوێن تا ئێستا هەولێر قبوڵی نیە معارەزەچی لێ بێ هەر کەسەچی کە ڕەخنەچی لە حیزبەکەی یاخود لە حکوومەتەکەی یا لە هەر کەسەچی لە کادرێکیان بگرێ ئەوە لە زیندانەکانی ئاسایشیان بڕۆ پڕپڕ ئەوانەیە کە یەک ڕخنەیان نووسوی یەک کۆمنتیان کردووە یعنی حکومەتایەتی و حکمڕانی بەڕاستی ئاوان ناکرێ ئەوە ئێمەین چارەنووسی هەرێمی کوردستان بەوە قڵیەتێت چی دەبێت ئێمەین تەنەزولمان لە زۆر شت کردووە لە پێناوی خەڵکی کوردستان چارەنووسی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان بەرەو چی دەچێت لەو ئەقڵەتی کارکردنە کە لە وەزارەتی چووک و تەندروستی دەرچوێکی پزیشکی چەند ساڵە لە سلێمانی وەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕی خزمەت دەکات لە کۆی هەرێمی کوردستان لە شوێنێکدا بمەزرێ لە شوێنێک پشتگوێ بخرێ ئەمە ینی چارەنووسی هەرێم بەرەو کوێ دەبات من لە خۆبەخشانی هەرێمی کوردستان دەپرسم ئایا دامەزراندنی ئەو سەد کەسە نائەدالەتی نییە لە خۆبەخشانی هەرێمی کوردستان دەپرسم خۆبەخشەکان تەنها لە هەولێر و دهۆک هەن من یعنی لام سەیرە خەڵکی ئەوانەی کە دامەزراون ئێستا چ ویژدانەچیان هەیە چۆن ویژدانیان ئارامە کە دەبینن لە سلەیمانی و لە سنووری سلەیمانی هەموو ڕۆژانە خۆبەخشەکان هەنە بەڕاستی ئەوەی حکومەتی هەرێم ئەوەی کابینەی نۆدەیکە لە هیچ شوێنی دنیادا نەبووە گەورەترین غەڵەت و نائەدالەتی هەیە ئەوان تکایان لێ دەکەم دیسانەوە دەیڵێم ئەگەر حکوومەتەکەیان تەنها ئی هەولێر و دهۆکە با بەعلەن ئاشکرا ڕایگەێنن ئەوان دوو ئیدارەیەکی بەبەر چاوی هەموو خەڵکی کوردستانەوە دوو ئیدارەیان ڕاگەیاندووە ئەوە ئێمەین لە پێناوی خەڵکی کوردستان و لە پێناوی ئەوەی کە خەڵک جێلق نەبێت و خەڵک ئەو شار و ئەو شار نەکات لەسەر ماڵ و حاڵی خۆی دانیشێ لە زۆر شت چاوپۆشیمان کردووە دەنا بەڕاستی ئەو عەقڵیەتی ئەو کابینێ عەقڵیەتێکی ئەسکەریە هیچ کەس لەگەڵی ناگونجێ ئەوە بەڕێز قوبات تاڵەبانیە وەکو بەڕێز مام زۆر باری قوڵە و سیاسیانە کار دەکا زۆر نەرمی نواندووە لەسەر ئەوەی نەرمینیان نواندووە کە ناوێ کادرەکانمان لە هەر شوێنی ئەو کوردستانە بن عەزیەتیان پێ بگات چونکە ئێمە هەر کاتێک ئەگەر بیر لە دوو ئیدارەی بکەینەوە خۆپەرستیە ئێمە نابێ وەکو پارتی و بەو شێوەیە و بەو عەقڵیەتە ئەسکەریانە و پاراستنانە بەڕاستی ناکرێت ئێمە ئاوا بیر بکەینەوە. بەڵێ دواسەرنجی بەڕێزخات و شیرین من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم داوا لە وەزیری تەندروستی دەکەم لە زووترین کاتدا بێتە سەرخەت بۆ خۆبەخشانی سلەیمانی و هەڵەبجە ئەوانیش خۆبەخشن ئەوانیش سەر بە وەزارەتەکەی ئەون وەزارەتی ئەو جیانیە لە چاو وەزارەتی سلەیمانی بۆیە ئەگەر خۆی بە وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان دەزانێ دەبێت لە زووترین کاتدا قەرەبووی ئەوانە بکاتەوە ئەگەر خۆشی بە وەزیر نازانێ بەڕاستی کەسێکی فاشلی شکست خواردوو و شکست خواردووترین وەزیرە لەو کابینەدا لەبەر ئەوەی ناکرێ ئەوان لەسەرێک دەڵێن ئێمە ناتوانین موچەی هاوڵاتیان بدەین لەسەرێک هەندێک کادر و لایەنگری خۆیان بێن تەعین بکەن و خەڵکی کەش و قەرچی هەرێمی کوردستانیشان بەلاوە گرنگ نەبێ بۆیە داوا لە حکوومەتی هەرێم و لەسەرۆشی حکوومەت دەکەم ئەگەر خۆی بە خاوەنی ئەو کوردستانە دەزانێ ئەگەر خۆی بە خاوەنی حکوومەتی هەرێم دەزانێ بێت جیاکاری حیزبەکان و بێت جیاوازی شارەکان و پارێزگایەکان بەڕاستی غەدرەکی گەورەیە چیتر قبول ناکرێ ئەگەر وا بڕوات دنیا بۆ سەدامی نەبوو کە چەند زڵم و زۆڵداری کردوێت دڵنیا بە بۆ ئەوانیش نامێنێ ئەوان لە شکستترین کاتدانا بۆیە با لەبەر چاوی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان وردە بێن هەنگاوێک بنێن بۆ ئەوەی بتوانن خەڵکی هەرێمی کوردستان ئاش بکەنەوە ئەگەر خۆیان بە خەڵکی هەرێمی کوردستان و خۆیان بە خاوەن دەزانن. زۆر سپاس بۆ بەڕێز شیرین یونس ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان سواز بۆ وەرسە کە لە ناحەی چواقوڕنەی ئیدارەی ڕاپەڕینەوە لەگەڵ مابوون سپاس بۆ تۆ خات و شیرین ببورن سوپاسانەکەم
کاک ومێت لە جەنابەوە دەست پێ بکەین وەکو نوێنەرێک ناڕەزای و نیگەرانیەکانی ئێوە لە چیەوە سەرچاوی گر بەتیزاهی کوێ ناڕزایی و ناڕزایەکانی ئێمە لەو سەرچاوی گرتووە نزیکی 10 ساڵە دامەزران بۆ کەرتی تەندروستی نەکراوە لە ماوەی ئەم 10 ساڵەیە نەوەیەک دروست بووە ئێستا تەمەنی بۆ بە 10 ساڵ هیچ کەسێکی 10 ساڵە دامەز ده ساڵە مناڵێکت گەورە بووە بۆتە 10 ساڵ تەمەنی تو هیچ کەسێکە بۆ دانەمەزرانوە خزمەتی تەندروستی پێشکەش بکە ئیستا تەمەنی ئەو مناڵەت 10 ساڵە لە کاتێکە لەم 10 ساڵەیە کۆمەڵەشتی تر ڕوویداوە بەشێک لە هاوڕیانمان سەر خۆیان هەڵگرتووە وڵاتیان جێشتۆ چوونەتە هەندەران شوێنەکەیان چۆڵ بووە بەشێک لە هاوڕیانمان ئەوانەی کە پێشتر دامەزرا ئەوانی کە داژمەزراون بەشێک لە هاوڕیانمان تەقاوت بوون و خاننشین بوونا بەشێک بەر ئەمری خوا کەوتنەوە و کۆچی دوایان کردووە لە ئێستاە 10 ساڵ دانەمەزراندن کۆچ و مردن 150 نەقسی بۆ نەخۆشخانەکان دروست کردووە 150 نەخۆشخانەکان بە نەقس و بە قۆبەخش و بە پینەوپەڕۆ و بە ینی بە شێوازێک ڕوا بەڕێوەک لە ئاستی تمۆحی هاوڵاتیانی ئەم هەرێمەیانە لە شایانی ئەو خەبات و قوربانیان نییە کە هاوڵاتیانی ئەرب ئەم هەرێمە بۆ نیشتیمانەکاندا حەقی وایە حکوومەتی هەرێم بە چاوێکی یەکسان لە دهۆکەوە تاک و قانەقین سەیری هەموو هاونیشتمانیانی بکە بەڕاستی زوڵم و ستەمێکی زۆر کراوە یەکەم بەدوو شێواز زوڵم و ستەم کراوە سەرەتا لە وەزارەتی تەندروستی کراوە بەعام چۆن لە وەزارەتی تەندروستی بەردەوام دامەزرانن بۆ وەزارەتی ناوخۆ هەبووە بەردەوام بۆ وەزارەتی پێشمەرگە هەبووە بەردەوام بۆ وەزارەتی پەروەردە هەبووە بۆ خوێندنی باڵا کراوە بۆ ژینگە کراوە هیچ کام ڕێزمان بۆ هەموو شین و توێژەکان هیچ کام لە توێژەکان ئەوەی تەندروستی گرنگ نییە تەندروستی ژیانی مرۆڤەکانی لەسەر بەندە ژیانی مرۆڤەکان ئەوەنە بی ئەهمیەت کراوە 10 ساڵ دامەزرانی بۆ ناکرێت بەڵام بۆ شوێنەکانی تر ئەکرێت ئەمە یەکەم پوینتمان پوینتی دووەمان دێتە سەر دابەزێتە ناو سەر ناو وەزارەتی تەندروستی لە وەزارەتی تەندروستیشە کۆمەڵێ شوێن زیاتر چاویان ینی چۆن لەی دامەزرانی بۆ کۆمەڵە شوێن هەبوو بۆ کۆمەڵە شوێن نەبووە بۆ نمونە لە 2016 بە ناوی ئاوارەکانەوە نزیکی 820 کەس 800 کەس بۆ دهۆک دامەزراوە بۆ ئێمە نەکراوە باشە دواتر بە کۆمەڵێک فەرمانی ژێربەژێر و نهێنی دامەزرانن کراوە یعنی بەردەوام بۆ هاوڵاتیانی شوێنی تر بۆ سەر بە حیزبەکانی تر کراوە چۆنی کراوە ینی نووسراوەکانمان داوە بەڕێگەاندن یەکێ لە نووسراوەکانەڵە بە فەرمانی نهێنی من چەند جارێم قسەم دووبارە کردوێتەوە ئەوەی من بیست بێتم بەس دزی بە نهێنیەت کرێ نەبیستۆ دامەزران بە نهێنی بکرێت لە چی شتێکی ئەم هەرێمە دنیاە هەیە دامەزراندن لە چی شوێنێکی دنیاە هەیە دامەزراندن فەرمانی بۆ دەربچە بە نهێنی لەمیش کارە ساتبارترە زین چییە کارە ساتبارەکە ئەوە نییە کە یەک جاروتمان دەسەڵاتدارانی هەرێم زوڵمیان لێمان کردووە کارە ساتبارتر ئەوەیە یەکێتی و گۆڕان نوێنەرانی ئەم شارە ئەم سنوورە ئەگەر ئاگایان لێ نەبێ دوو جار تاوانبارن لەم ستەما ئەیتۆ بۆ لە وەزارەتی بۆ وەزیری بۆ چی ئەەکەی تۆ ئیشەکە چیە لەوێ ئەگەر ئاگایان لێبێت هەر تاوانبارن ینی ئێمە پێمەوەی لە ئێستا ئێوە هێنایە دەنگ کە داوای دامەزران کە چی ئێوە هێنایە سەر شەقام ناڕزایەتەکانتیان زیاتر بوو لەوە زیاتر چی ئێمە 10 ساڵە دامەزرانمان بۆ نەکراوە ئێمە گەنجێک تەمەنی 22 ساڵ بۆ تەواوی کردو بە کۆنمرەی 95 کۆلێژی تەواو کردووە مەحەدی تەواو کردووە ئێستا تەمەنی بۆ 32 ساڵ ژیانی گەنجی ڕۆی نازیەوە ئەوە سەرچاوی گە لە چێوە سەری هەڵدا ئەو خۆپشاندانانە ئەم خۆپشاندانە دامەزرانەوە نەکتەنیا لەو پێشتر ئێمە بەرنامەمان ئێمە حەوت جارتر خۆپشاندانمان کردووە یەکێک لە هۆکارە سەرێکیەکانی ئەم جارە کە ئیتر تەواو لە تەقیەوە ینی ترەڵە لە لەوەیان نەما کە قوبوڵ بکرێ ئەم جیاوازەیە کە بە ئاشکرا هەستەکەین ستەممان لێ ئەکرێ پێشووتر بە ناوی وتیان شەڕی داعشمانەیە وتمان باشە سەر و سەرچاوم بەسکی برسیەوە هاتین لە بەرەکانی جەنگا یارمەتیتانمانەدا کاکە هاوڕێمان هەیە دانەمەزرا و بووە تووشی کارەسات بووە کەمەندامە ئێستا ئەزانی هاوڕێمان هەیە لە کۆڕۆنایە بە خۆبەخشی ئیشی کردووە دایکی مردووە لە بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە ئاوڕی لێ نەدراوەتەوە ئەمانە گشتی کارەساتە کاکە ئەم وڵاتە دەست بۆ هەر سوچێکێبەی هەمووی کارەساتە با من یەک شتێکی کەت پێ بڵم گلەی زۆرم لە شیرینخان و هاوپیشەکانیشی هەیە کە ئێستا قسەی کردووە من دوو ڕۆژە لەسەر شەقام شیرینخان لەکوێیە بۆ بە تەلەفۆنێک بۆ ئامادەی نەبوو لەگەڵ منە ئەی ئەو خۆی بە هاوکار و هاوپیشەی من و هاو نازام ئەی خۆی بەوە نازانێ پاڵپشتی کارمە
بۆ لەگەڵمانیە لەسەر شقام زۆر باشە پەرلەمانتارەکان هەمویان بەوێ جیاوازی گلەی زۆریان لەسرە هی هەموو حیزبەکان بەپی پێویست نین نازام پەرلەمانەکەیان داخراوە کێشمەکێشمی سیاسی هەیە ناتوان لە پەرلەمانە قسە بکەن نەمابینی نازام ئەو فەرمانە نهێنیانە ئیشی پەرلەمانتار بوو هەڵی بداتەوە ئەبوو لە پەرلەمانە تەپڵیان بۆ کەرتی تەندروستی لێبدایە کە بەو شێوازە وێران بووە ئەبواە شەڕ و ململانی سیاسیان لەسەر کەرتی تەندروستی بووە نەک لەسەر کورسی و لەسەر دەنگ و لەسەر بەڕاستی حەیف بۆ پەرلەمانتاران دوو ڕۆژی تر خۆپشاندانە ئەو پەرلەمانتارانە ئەو حیزبانە ئەبێ بە سەر شۆڕیەوە بێنە هەڵبژاردنە عفو دوو ڕۆژی تر هەڵبژاردنە بەچی ڕوویەکەوە حیزبەکان پەرلەمانتاران جارێکی تر دێن داوای دەنگ زۆر باشە لەبەرەوە پێویستە ینی پوختی قسەکانم چییە؟ گفتوگۆی زیاترەکەی بەس پوختی بەینەکەی مەفهومی قسەکەم بۆی این بێ ئەبێت خەمی دامەزراندن ببێتە خەمێکی گشتی هەموو لایەک پەرلەمانتاران ڕۆژنامە نووسان هەموو حیزبە سیاسەکان لەبەرەوەی ئێمە بەبێ جیاوازی کاتێ نەخۆشیێ دێ بۆلا من نازانین چی لایەنێکە ڕەنگە خزمی پەرلەمانتارێکی سۆز بێ ڕەنگە خزمی پەرلەمانتارێکی زرد بێ ئێمە نایناسین کێیە بەبێ جیاوازی خزمەتیەکەین ئەبێ بەبێ جیاوازیش مافی خۆمان بەدی بێنین ئەبێ بەبێ جیاوازیش پاڵپشتیمان بکرێ زۆر باشە کاکاژین ئێوەکو سندیکا بەدواداچوونتان بۆ ئەوەی کەوان ئێستا بە جۆرێک بەشێک لە ئێوە چکە خۆ بەخشکارەکەن بەشێکی زۆریان من ئیان ناسم لە کاتی شەڕی داعشا لە کاتی کۆرۆنایە بەرنامەمان لەگەڵیان کردووە لە خستەخانەکان لە ناوەندە تەندروستەکان ئەیان بینم مەسەلەن خزمەتێکی ینی دڵسۆزانە ئەکەن ئێوە چۆن پاڵپشتی ئەو پەیامەی کاکومێد و هاوڕێکانی کرد سەرتا سپاس بۆ بەڕێز ڕێزم هەیە بۆ میوانەکان چ شیرین خان کاک ئومێد و بینەرە بە ڕێزەکانیشت ئێمە وەکو سندیکا دیارە ئەرکی سەرشانی خۆمانە کە بەدەم داخوازی و داواکاری ئەندامەکانی خۆمانەوە بین و ئێمە هەر لە ڕۆژی پێنجشەمە یاداشتێکمان تەقدیمی وەزارەتی تەندروستی کردووە و پێشتریش بۆ موچە بۆ گرێبەست بۆ سەرەتان بۆ دانەمەزراندن بۆ هەموو شتەکان ئێمە یاداشتی خۆمان تەقدیم کردووە و ئێمە لە دوو ڕۆژە لەگەڵیانین و ئەمڕۆژ لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ پارلەمانتارەکان لەگەڵ بەرپرسانی ئیداری لە بەرپرسانی حیزبی جەختمان کردوەوە کە جیاوازی هەیە فعلەن تووڕەبوونی ئەمان بەهۆی ئەم جیاوازیەوەی ئێمە داوامان کردووە دامەزراندن بە یەکسانی بۆ هەموو شوێنەکان جیاوازەکە لە چیەوە سەرچاوی هەڵدا جیاوازەکە لە چیوە سەرچاوی گرتووە بە کتابی سڕی بە کتابی نهێنی دامەزراندن کراوە کە ئەمە جێگەی قوڵ نییە ئەم بە ڕێزە ڕوونکردنەوەی یا لەسەری بۆچی بۆ زاخۆ بۆچی بۆ دوهۆک بۆچی بۆ سۆران بۆچی بۆ هەولێر بۆ هەموو شوێنەکان بە کتابی سڕی دامەزراندن کراوە ئەی بۆچی بۆ سلێمانی ناکرێت ئایا حکوومەتی سلێمانیە بەتەناهی منتیقی زۆنی سەوزە زۆنی زەردە ئەی منتیقی زۆنی سەوز لەبەرەوە پێمان وایە جیاوازی کراوە و غەدرێکی گەورە لەم منتیقە کراوە بۆیە ئێمە پشتیوانی باشە گەر مەبەرەکە ئەوە بێ کە لە ضروریەتە ئەوان داوایان کردووە ضروریەت بۆ ناوەندە تەندروستەکان بووە ڕەنگە لێرە داوا نەکرابێ یان ببێ زانیاریەکانی تۆ چۆنیە مەسەلە لێرەش داوا کراوە یان پشتگوێ خراوە داواکاریەکە کاکی خۆم لە 150 میلاکی تەندروستی سلێمانی نوقسانە پێویستیان بە 150 بەڵێ پێویستیان بە 26,000 کەسە 13400 میلاکیان هەیە وا وردەوردە تەقاوتەکان زیابێ وردەوردە ئەوانی کە ئیجازەی بدون ڕاتبەکەن زیابێ لەبەرەوە تەندروستی سلێمانی تەندروستی هەڵەبجە تەندروستی ڕاپەرین تەندروستی گەرمیان نیوەی میلاکی نوقسانە و ئێمە ئەوە 10 ساڵە هاوارەکەین بەهۆی کەمی سەرچاو مرۆیەکانەوە ئێمە دەستگاکانمان پێ ناڕوا بڕێەوە بۆیە دەبێت دامەزراندنمان بۆ بکەن پێویستە ئاوەڕمان لێ بدەنەوە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم بە بیانووی قەیرانەوە بە بیانووی ئەوەی کە ئەمان تەقەشوفی خەرجی ئەکەن و ئەوانە هەمیشە دامەزراندنیان ڕاگرتووە بەڵام کە ئێمە ئەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەبینین لە فەیسبوک لە زاخۆ تاعینات بەنهێنیەکرێ دەبینین لە ڕاگەیانەکان بینیمانە لە دۆکراوە من پرسیارم لە بەرپرسانی تەندروستی کردوڵێن ئاگامان لێ نییە پرسیارم لە بەرپرسانی دارایی کردوڵێن ئاگامان لێ نییە کەوابوو ئەمە بەنهێنی بە سڕی ژێربەژێر بە جیاوازی ناوچەگەرێتی بە جیاوازی سیاسی بە جیاوازی منتیقەکان هاتوون جیاوازیەکەن پێیان وایم حکوومەتی خۆیانە بە تەناهینی منتیقی خۆیان و هی ئەندامانی لایەنگرانی خۆیان با بەم حکوومەتی هەموو خەڵکی کوردستانە هەمومان مافمان هەیە لەلای ئەم حکوومەتە ئەنجا وەکو کاکە ئومێد ڕوونی کردەوە لە 2016 ئەوان بە بیانووی ئاوارە لە 400 دانەمەزراویان هەبوو 830 دامەزراویان بۆ کردن بە سۆران و ئاکرێ بۆیان پڕکردنەوە ئەوە هەموو بابڕن ئەوانی کە ڕاگەیەندکارم بە دوایە بڕم بزان قسەکان ئێمە ڕاستەیە ڕاست نییە
و دواتر لە 2010 و لە ساڵانی تریش بە چەندین کتابی نهێنی هەر بۆ منتیقی ئەولا بۆ دهۆک و ئەوانە دامەزراندن کراوە بۆ سلێمانی هەر دامەزراندن نەکراوە کە هەمیشە ئێمە بەرپرسانی ئەم شارە و بەرپرسانی وەزارەتی تەندروستیمان ئاگادار کردوتەوە کاکە لە منتیقی سلێمانی لە ناوچەکانی ئێمە جگەل لەوەی کە سەرچاوی مرویمان لە 150 نوقسانە کەڵەکەبوویەکی زۆری دانەمەزراومان هەیە کاکە لە دووەک چەند دانەمەزراو هەیە ئایا لە دووهۆک وەکو سلێمانی 12,000 گەنجی وەکو کاکە ئومێد دانەمەزراو هەیە 12,000مان هەیە لە زانکۆ پەیمانگاکان کۆمان کردوتمان چەند تەخەڕوشتان هەیە ئەو تای مەکسەندی هەر خەریکی ئاماری اینجا ئەمانی حوتەش مەجموعی کە تەخەڕوجەکە لەوانەیە بڕە بەرەو 15,000 ئەگە تا 2 ساڵی تر 3 ساڵی تر دامەزراندن نەکرێت پێتەڵێم ئەگاتە نزیکەی 20,000 وانە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ناکرێت گەنجەکانی ئەم وڵاتە بەڕاستی سەریان لێشێواوە کاچی خۆم 280 گەنجی ئەم سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین ڕویان لە حکوومەتی عراقی کرد ئەم ساڵ لە کەرکووک تەقدیمی تاعیناتیان کرد ئەوە تا هەفتەی بەڵێ هەمویان ئەندامی ئەم سندیکایی ئێمە و هەمویان هاوپیشەکانی ئێمە بوون لە پزیشک بوو لە کارمەندی تەندروستی بوو بەڵام لەبەرەوەی نفوسیان کەرکووک نەبوو لەبەرەوەی کە پارێزگاری کەرکووکیش هەر بە شۆڤێنی بیریە کردەوە ئەوە تا لێم مباشەرەکەیان بۆ ناکەن بە شەرتێ داش مەزراون بۆ ئێسەوە لە بیری ئەوەن چۆنی ئەمانە لە کەرکووک دوورخەنەوە و نێڵن دامەزرانەکانی بۆ بکرێ واتە گەنجەکانی ئێمە لە حکوومەتی عراقی زوڵمیان لێکرێ لە حکوومەتی هەرێمیش هەر زوڵمیان لێ ئەکرێ و بە بەرچاویشانەوە ناعەدالەتی و جیاوازی ئەکرێ جان بابێمە سەر جیاوازی تەنها لەم کابینەیە تەنها لە دامەزراندن نەکراوە ئەو زوڵمە لەم منتیقەیە تەنها لە دامەزراندن نەکراوە من بە بەڵگە دەیڵێم مانگی ڕابردوو کۆنفرانسی وەزارەتی تەندروستی بوو سەرۆکی حکوومەت هەڵسا چالاکیەکانی گێڕایەوە کە ئەم کابینەیە چ مەشروع و چ پرۆژێکی بۆ کەرتی تەندروستی کردووە بە بەڵگە ئەیڵێم بڕۆن ڤیدۆکەی لێ بدەنەوە دەیان پرۆژەی خوێندەوە سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسرور باسی کرد کە لە دووەک چی کردووە چ بینایکی کردووە لە بەردەڕەش کردوێتی لە هەولێر کردوێتی لە سۆران کردوێتی لەکوێ چەندین مەشروعی بۆ تەندروستی کردووە یەک پرۆژەی منتیقی سلێمانی و هەڵەبجە و گەرمیانی ئەوەی تیانە بوو باشە ئەگەر حکوومەتێک پەیامەکەی نیشتیمانی بێ پەیامەکەی یەکسانی بێ پەیامەکەی چاکسازی بێ و ئەبێ سەیری هەموو هاوڵاتیانی خۆی بە یەک چاوکە خێرە ئەو هەموو پرۆژێ لە منتیقی ئەولا بۆ نەخۆشخانە و بۆ مەڵبەندی تەندروستی بۆ سنتەر و بۆ بنکەی تەندروستیەکەی خێرە لە دەڤەری سلێمانی بنکێکی تەندروستی بچکۆلەشە دروست نەکردووە ئەوەشی کە هەیە ڕێکخراوەکان و خێرخوازان و دەوڵەمەندان و منەزەمات دروستی کردووە بۆیە لەو ڕۆژەوە جیاوازیان کردووە و جیاوازی هەر ئێستا نەکراوە لە ڕابردوو لە دەرمانیشە ئەمەنیە دێمە سەر مەوزوعی دەرمان و پێداویستی تەندروستی دێمە سەر سندوقی شێرپەنجە باشە لە سا چلی میلاکی سندوقی شێرپەنجیان زیاد کردووە بۆ منتیقەکانی هەولێر و دهۆک باشە سندوقی شێرپەنجە هی هەموو خەڵکە بێ بە یەکسانی بکرێ ئەو بۆ خۆتان ئاگادار من چەند جار هاتوومەتەم کەناڵی ئێوە چوومەتە کەناڵەکانی تر بە 6 مانگ پارەی شێرپەنجیان خەرج ناکرد پارەی دەرمانیان خەرج ناکرد شیرینخان شتێکی بیرخستمەوە لە ساڵی پارەی نەقدی نەخۆشخانەی هیوە پارەی سەپۆرتی بەڵێ پارەی کاشی نەخۆشانی شێرپەنجە لە بانکی باخان بەڕێز جەنابی وەزیری تەندروستی بە نووسراوی ئەو سلفەیە کرد بۆ کۆمپانیەکانی هەولێر و دهۆک کە دەرمانی سەرەتانیان بۆ هەولێر و دۆک دابینەکرد لە سلێمانی پارەکەیان بۆ خەرجەکرا باشە زیاد لە ملیۆنێک و قسوور دۆلار لە سلێمانی خەرج کراوە بۆ کۆمپانیەکانی کە دەرمانی شێرپەنجیان بۆ هەولێر و دۆک خەرج کردووە بەڵام ئێستا ئەوان لێ ئامادە نین پارچەیەک حەپێک دینارێک بۆ سلێمانی خەرج بکەن چونکە ئەوان بە عینەکێکی سیاسی بە جیاوازی ناوچەگەرێتی بیرەکەنەوە بەداخەوە ئەو کەسانی کە بەم شێوە بیرەکەنەوە حەقنی ئەمانە لە مەسوولێتی بەرەزا بن ئەبێ ئەوانی لە حکوومەتان پرۆژەکانیان ئەو بابەتە ئەوەی بەڕێزەتی ئەوە نیە لە ڕوانگەی ئەوەی کە سلێمانیت خۆشیان شارچێتی یان حەزبیەتی خۆتەوە بێڵێ بەڵکو گەیشتۆتە ئاستێک کە هەموو کەس دەستپێکا و جیاواز و فەرقانە ئێمە ئەبێ هەمووی بە یەک چاو سیرکەین من باسی سلێمانیت بۆکەم تەبەن لە 2013 دامەزراندن نەکراوە 2013 کە دامەزراندن لە سلێمانی کرا تەحەدا ئەکەم کەسێک بەم قسەی ئێمە بڵێ ڕاست نییە من خۆم یەکێکم لەو لیژنانی کە چوومە دایری ئامار لە تەندروستی سلێمانیەوە بۆ دامەزراندن هاتوین دامەزراندنمان بەچی کردووە بە گوێرەی پێویستی بە گوێرەی خاڵبەندی قەت بیرمان لەوە نەکردوێتەوە ئەم کەسەی کە 2013 دامەزراوە سەر بە چ لایەنێکە سەر ئینتیمای چۆنە ڕیشی درێژە جلوبەرگی چۆنە ڕەنگی چۆنە بیرمان لەمە نەکردوێتەوە بە حیاتی ئێمە ئەم ئیشەمان لە دایری ئامار و ئەو لە دامەزرانەکانی سلێمانی نەکردووە و تەحەداکەم یەکێک بڵێ ئێمە لە سلێمانی کە دامەزراندن کرا من لەبەر ئەوەی کە سەر بە پارتی بووم یا سەر بە گۆڕان بووم من دانەمەزرام ئەگە سەر بێکی دومە لە دایری ئامار ئەو کاتە ڕاژە منی دامەزران
دەبێت تۆ بیت ئەندامە بڵێ هاوڵاتیەکانی خۆت هاونیشتیمانەکانی خۆت وەکو باوکێک چۆن سەیری مناڵەکانی خۆیەکە مناڵی گەورە و مناڵی مامناوەند و کوڕ و کچوو بچووکەکان هەمووی بەیەکەوە سیرکەی بەیەکەوە نازیان هەڵگری بەیەکەوە دەستبێنی بەسەریا بەڵام ئێستا ئێمە وا سەیری حکوومەتی هەرێمەکەین ووا سەیری وەزارەتی تەندروستیەکەین کە ئەم وەزارەتی ئێمە نیە ئێمە کوای لە ژنە عەرەبەکە بین ئێمە هیچ نازێکمان هەڵ ناگیرێ هیچ گوێمان لێ ناگیرێ لە عەرەبەکەش بووین ئەگەر ئێمە نازمان هەڵ بگیرایە ئەم کوڕە گەنجانە ئەم کچە گەنجانە ئەم دانە مەزراوانە ئەم خۆبەخشانە چەند وەختە لەو سەرجادە هاوارەکەن پێویست بوو جەنابی وەزیری تەندروستی لە ڕاگەیاندنەکانەوە قسەیەکی هەبوایە بۆیان بیوتایە پشتیوانیتانەکەم بیوتایە ئەوە منیش داواکاریەکەی ئێوە بەرزەکەمەوە بۆ ئەنجومەنی وەزیران و منیش جەختی لەکەمەوە بیوتایە من ناتوانم 12,000 کەس دامەزێنم بەس ئەتوانم ئەوەندە هەڵتان بۆ بەم داتان مەزێنم بەڵام خۆی کردو بە کەڕی شەربەت جوابیش نایەتەوە حەقی نییە سلێمانی دەرمانی تیانە بێ بانزینی تیانە بێ گازی تیانە بێ نەخۆشخانە دەوامی تیانە بێ خەڵک بمرێ تاعینات نەبێ تاعینات هەبێ بینات نەبێ ئیسعافت نەبێ هەچیت نەبێ وەزارەتی تەندروستی بزات جەنابی وەزیری تەندروستی کێشەی نییە بەڵام ئەگەر لە زاخۆ ئەگەر لە دهۆک لەبەرەوەی خۆی بە ئەو منتیقانە بە نفوسی حیزبی خۆی دەزانێ ئەگەر لەوێ نەقسێک هەبێ لە تاعیناتێک نەقسێک هەبێ خێرا دەبێت بە هەڵەداوان ڕاکات ڕوبەڕووی بێتەوە کاکە ئومێد قسەیەکی زۆر جوانی کرد لەکوێی دنیا هەبووە لەکوێی دنیا هەبووە دامەزراندن بلی بنووسێ کتابەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە کتابی نهێنی زۆر سڕی کەس نەیبینێ 100 کەس بۆ سۆران دامەزراوە نە کەناڵەکەی ئێوە هیچ کەناڵێک دۆکۆمنتەکەی دەست ناکەوێت تەلەفۆن بۆ وەزارەت کردووە لەم دۆکۆمنتەکەم بەنێ دۆکۆمنتەکەمان دەست ناکەوێت ئەبێت لە فەیسبوک چاوەڕێکی یەکێک تووڕە بێت لە برادرانی ئەندامانی لایەنێکی سیاسی لە منتیقی سۆران بەشکم تووڕە بێ و ئێمە کتابەکەمان دەستکەوێت بۆیە جیاوازیەکی زۆ بریکاری وەزیر خەڵکی سلێمانی و لە یەکێتیە ئەوان چیان کردو کردووە ئێمە پەیوەندیمان بە بریکاری وەزیرەوە کردووە بە بەڕێوەبەرە گشتیەکانەوە کردووە بۆ کەسانە کردووە کە خەڵکی سلێمانین یاخود ئەو کەسانن کە پارتینین و لە وەزارەتن بە هەموو ئەوانی تلوێن پێمانوتونە ئەمە ناعەدالەتیە پێش هەموو کەس دەبێ ئێوە قبوڵی نەکەن وەکو کاکەومێد وتی بێدەنگبوونتان تاوانباربوونتانە خەتابارن چەند ئەوان کە زوڵمەکە ئەکەن خەتابارن ئێوەش بێدەنگبوونتان هەر تاوانباریە لەبەرەوە ئێمە ڕاستە بە دەرەجە یەک پەنجە بۆ وەزیری تەندروستی و بۆ سەرۆکی حکوومەت و بۆ ئەنجومەنی وەزیران ڕادەکێشین و ئەوەندەش دەست بۆ بەڕاستی بۆ حیزبەکەی خۆشم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ بزوتنەوەی گۆڕانیش ڕادەکێشین ئەڵێن ئێوە دەبێ ئەم خەدرە بوەستێنن ئێوەش ئەگەر شەریکن لەم حکوومەتە ئەو زوڵمەی لەم منتیقا کرێ بیوەستێنن ئەگەر ئێوە نەیوەستێن و بێدەنگ بن بەرامبەر بەم زوڵمەکەوە بوو یۆش بەشێکن لەم زوڵمە زۆر باشە کاگومێت هەنگاو هەڵوێستی ترتان چی دەبێت بۆ ئەوەی کە ڕاستلەشینێک دروست بێ و چیتر ئەم خەدرە نەکرێەوە تا کاکاژین ئەڵێ لە کۆی بوارەکانە ئەم خەدرە بە سیلسیلە کراوە و بە ماوەیەکی زۆر کراوە لەبەرەوە ئێمە چاوەڕوان نین بە شەو ڕۆژە کۆتایی بێ لەبەرەوە ئێمە پشت و درێژی هەڵەبژێرین بەردەوامی هەڵەبژێرین ناڕەزایەتەکان بەردەوامە بێ بەشێکی ناوەندەکانی کەرتی تەندروستی سلێمانی خۆبەخشەکانی بن بەڕێوە خۆبەخشەکان بایکۆتیەکەن یعنی ئەو بەشە هەستیارانی سلێمانی ئەوەستێ دوو هەنگاو لە بەردەم بەرپرسانی سلێمانی بەرپرسانی هەولێرە ئەمێنێتەوە یەکەمە بەرپرسانی هەولێر بێنە سەر تیڤەکان بە ئاشکرا ڕای بگەێنن ئێمە پەیوەندیمان بە کەرتی تەندروستی سلێمانیەوە نەماوە ئەبێ ئەمەمان پێ بڵێن دوایی کە ئەمەیان بە ئێمەوە دواتر اینجا ئێمە لەگەڵ بەرپرسانی خۆمانە قساکەین ئەمانی کە بە نوێنەری سلێمانی و ئەم سنوور ناسراون ئەبێ پێمان بڵێن ئایا ئەوان هیچ دەسەڵاتێکیان هەیە لە وەزارەت تەندروستی ئایا ئەوان ئەتوانن 50% نەقسی تەندروستی کە خەریکە لە سنووری سلێمانیە ڕائەوەستێت و کارەسا دروستە بێ ئەتوانن هیچی بۆ بکەن ئەمە ئەبێ خۆیان نەگلای بکەن و ئەمان لەم هەنگاوەیە هەنگاوی ئێمە بەردەوام بوونە وازنەهێنانە و ئەو خۆبەخشانی کە پینۆپەڕیان بۆ حکومەت کردو 50%ەکان پڕ کردوێتەوە ئەوانە وازێنن بایکۆتی ناوەندەکانی کەرتی تەندروستی بەردەوامە بێت ئەبێ بەرپرسانی ئەم شارە ئەوەی کە خۆی بەخاوەنی ئەم شارە زانێ ئەبێ بێتە دەنگ لەبە چونکە بۆ زانیاریتان کاتێک کە ئەڵین کەرتی تەندروستی پەکیەکەوێت تەنیا قسێکی ئاسان نییە کە کەرتی تەندروستی پەکیەکەوێ هاونیشتمانیانی تەبەقەی خواروی ئەم هەرێمە پەکیانەکەوێت کاتێک مناڵەکەی نەخۆشەوێت کەسێکی دەوڵەمە کێشەی ئاچێتە ئەهلی بەڵام کەسێکی هاونیشتمانی تەبەقەی خوارەوە فەرمانبەرێکی ئاسایی کەسێکی ئاسایی موچەکەی لە کاتی خۆیان نایە ئەوێ دەرمان بکرێت لە نەخۆشخانە حکومیەکە نیەتی
ئەوێ خزمەت گوزایی تەندروستی بۆ بێت 50% پەکی کەوتووە ئەمە ناڕزایی دروست دەکات ئەمە ڕای گشتی لەم هەرێمە و لەم سنوورە ئەجۆڵێنێ لەبەرەوە دوو ڕێگا لە بەردەم هەمووان نەماوە باشە کاکو ڕێگە یەکەم دامەزراندن بەڵام خۆ ئەو ڕێژە 12,000 خۆیان بیبینن ئەم 12,000 هەمووی دانامەزرێ مەسەڵەن ئەوەی باسەکرێت 100 لەوێ و 90 لەوێ یعنی ئێوە لانی کەم ئەڵێن ئەم عەدالەتە بگەڕێتەوە 190 و شتانە ئێمە ڕقەمانە 12,000 دانەمەزراومان هەیە ئەتوانرێت سیستەمێک دابنرێت بەپی ئەو سیستەمە گرنگترینەکان و بەپی ڕجبەندی ساڵ بەپی هەر کاتێک هاتە سەرەوەی کە ینی ئالە ینی میکانیزم زۆرە ئەگەر بگاتە ئەوەی وەزارەتی تەندروستی کاکە بڵێ 1000 کەستان لەم 12,000دا ئەمەز دڵنیام ئەو 11,000شی کە دانەمەزرێ کە هەست بەواکە تەواو کاکە ئەمەلێکی هەیە هەست بەواکات لانی کەم نادادی بەرامبەر ناکرێت ناخۆشتری کاکە لە کاتی شەڕی داعشە چین و توێژەکان موچیان وەرناگرت دامەزراندن نەبوو هەمووانمان هەمووان بێدەنگە بووین بۆ لەبەرچی لەبەرو هەستمانە کرد شتێک هەیە و هەمومان بەرپرسیارەتی هەڵبگرین بەڵام ئێستا کێشەکە ئەوەیە کەسانێکدا ئەمەزرێن کەسانێکدا نامەزرێن لە کاتێکە هەمان هاوپیشن هەمان بڕوانامەیان تاوا کردووە و هەمان ینی هەموو ئەم 12,000 بڕۆ لیان پرسا هەمویان بە ئاواتی ئەوەن خزمەتی نیشتیمانەکەی خۆیان کرد ئەمانە گشتیان کەسانێکە نیشتیمانەکەی خۆیان خۆشەوێ هەوڵاتیانی خۆیان خۆشەوێ پێویستە دەرفەتیان پێ بدرێ پێویستە لە ئێستا بە دواوە حکومت چاوی لە دەست ئەوە نەبێ خۆبەخش ناوەندەکانی تەندروستی بۆ بەڕێوەبەری ئاخر لەم کەناڵی ئێوە ڕایەگەێنم بڕۆن هەموو وڵاتەکان بگەڕن سێرچی وڵاتەکان بکەن لە هیچ شوێنێکی دنیاە هەبووە کەرتی تەندروستی بە سەدەقە و بە خێر و بە خۆبەخش بەڕێوە بچێ لەکوێی دنیاە بۆ تۆ بانگی کەسێک بکەی بڵێ وەرە لە نەخۆشخانەکەم خزمەتی خەڵکی بکە پارەت پێ نایەم هاتوچۆکە خۆت بیکە نانی نەخۆشخانەکەش پێ نادەم خوا عیبە نییە بۆ حکومت عیبە نییە بۆ وەزارەتی تەندروستی داوەشی نییە بۆیان هاوڵاتیەک بەواستە 16 ساڵ 14 ساڵ ئەخوێنێت کورد بەشی زۆری ئێمە ئەوە تا عینەکەکەینە چاومان هەمومان چاومان لەسەر خوێندن و لەسەر بڕوانامەکەمان دانەوە باوەڕکە خەریکە عەقڵ و هۆشیشمان ینی بەشێکی زۆر لە هاوڕێیانمان ینی تووشی کە ئابە بوونە ئایا حکومت ئایا ئەم معاناتەی ئێمە نابینێ ئایا نایبینێ خەریکە چی کارەساتی ئەخۆڵخێنێ لە نێوان لە کەرتی تەندروستی و لە گەنجەکانیە دوا سەرنجی تۆ لەو بەرنامەیە وەکو پەیامێک بۆ حزبەکان بۆ حکوومەت بۆ هاوڕێکانت ئەگەر هەبێت لە کەرتی پەیامی من ئەوەیە کاتێک کێشەیەک کاتێک قەیرانێک کاتێک شەڕی داعش هات کاتێک کۆڕۆنا هات هەمومان پێکەوە لە یەک سەنگەر بووین بۆ ڕوبەڕووبوونی تەحەدیاکانی سەر ئەم هەرێمە پێکەوە لە یەک سەنگەر بووین پێکەوە وەڵامی هێرشەکان و تەحەدیاکانمان داوەتەوە پێکەوە لە سەنگەری پێشمەرگە بووین یارمەتیانمان داوە بەڵام کاتێک هاتە ئەوەی کە هەر کەسی بەشی خۆی بەرێت ئەوان بەشی خۆیانە بن ئێمەش پێمان ئەڵم باشترین ئۆفەرتانەوەیە بە بەلاژ نەخۆشخانەکانمان بۆ بەڕێوەبەرن بەڕاستی ناکرێت لە ناخۆشییا پێکەوە بین لە داهەدا بەشکردنشا پێکەوە نەبین لە کۆمەڵە شوێنێک دامەزرانن بکرێت لە کۆمەڵە شوێنی تر نەکرێت ئەمە پەیامی یەکەمە پەیامی دووەمان هەموو حیزبە بەشداربووەکانی حکوومەت هەمویان بە تاوانباری سەرەکی دانەمەزراندنمان نەزانین ئەوەی ئاگادارە جایەتر باسێکەمەوە ئەوەی ئاگادارە ئەبێت ویژدانی قوبوڵ نەکا شەوکە چۆیە سەر سەرینەکەی بخەوێت ئەبێ ویژدانی قوبوڵ نەکا کە 2.5 ملیۆن کەس بەو شێوازە بە پینۆپەڕۆ بە 50% نەقص نەخۆشەکانی بێتە کەرتی تەندروستی و دەرمانی نەبێت کارمەندی نەبێت خزمەتیکە ئەبێت لایەنی مرۆڤایەتی بجوڵێ ئەگەر هەیبێت ئەمە پەیامی یەکەم پەیامی دووەم ئەو کەسانی کە نوێنەری ئەم شارن ئایا نوێنرایەتیکردن ئاوا بێت ئەوێ کاک هاوژین واستە بکات لە وەزیری تەندروستی بۆی کارمەندێکی بەخۆبەخش بۆ دابنێ بەڵام لەو لاتریش بە ڕەسمی دابنرێت و بە فەرمانی نهێنی ئەمە نوێنرایەتیکردنت خوا اینجا ئەگەر نوێنرایەتیکردنەکەتان پێ ناکرێ بەڕاستی ئێمە ئەو کاتە وەرنەوە سلێمانی و بۆ خۆتان دانیشتن ئێمەش گلەی لە ئێوە ناکەین ئەڵێن تەواو یەک جار نوێنەرمان نییە ئێمەش بۆ خۆمان ئەڕۆین بەلای وەک چۆنە لە بیرێکی تری لەکەینەوە بەڵام ئێوە ئیستا نوێنەری ئێمن بەڵام نوێنەرێکی ینی نەتانتوانی و ئەدای نوێنەرایەتی خۆتە ئێمە ئەو نوێنەرایەتی کە پێویستە بۆمانی بکەن باوەڕ بکە
بەشێکی زۆری ئەو کەسانی کە نوێنرایەتی ئەم شاراکەن لەسەر ئەو فەرمانە نهێنیانە ئاگایان لی نەبوو کە کراوە لە وەزارەتە بەڕێوەبەری گشتیە وەزیرەکەی ئیمزای کردووە ئاگای لێ نییە ئەو پەرلەمانتارە بەڕێزانە شیرینخان و ئەمسالەکانی شیرینخان و کورە ئۆپۆزیسیۆن کاکە ئۆپۆزیسیۆن من ئەم ڕۆپیانم وتووە ئێمە پەیامی تونمان ئاراسی حکومت کردووە حەقی خۆیەتی پەرلەمانتارانیان تۆزە لێمان ناڕازی بن و نێ لەگەڵمانە باشە ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانیان لێداخراوە کەس نازانە پەرلەمان چیەکە لە حکومەتان نین ئێ باشە بوو نایە لەسەر شەقام دەنگی خۆی بگەێنێ ئێ باشە ئیشی چییە ینی ئیتر من نازانم پەرلەمانتاری زۆر سپاس دەکەم کاگومێت کاکاوژین دواسەرنجی وەڕێستان بڵێ وەڵام من ویستم ئەوەش بڵێم کە جیاوازیەکان زۆر زۆرن لە ساڵی پارەوە هاوارەکەم ئەڵێم ئەبێ کەسێکە لە کۆرۆنا شەهید دەبێ لە هەولێر و لە دوهۆک و لە سلێمانی ئەبێ فەرقی چی بێ بە بڕیاری سەرۆکی حکوومەت و بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەو پزیشکانە ئەو کارمەندانی لە کۆرۆنا شەهید دەبن ئەبێ 5 ملیۆن بدرێ بە ماڵ و مناڵەکان لە دوهۆک و لە هەولێر هەموو ئەوانی لە کۆرۆنا شەهید بوون هەمیان 5 ملیۆنەکان وەرگرتووە من بە خودی وەزیرم وتووە بە بەڕێوەبەری گشتی وتووە بە وەکیل وەزیرم وتووە بە سەرجەم بە پرسەکان بە دکتۆر مەعافم وتووە کە ئیشەکان زیاتر لای ئەوە لە نووسنگەی وەزیر بە هەمویانم وتووە یەک نەوەسەر لێ تێکەیەن واو جێلەکەن کتاب لە سلێمانی نەهاتووە دەی وەفاتنامەی پێوە نییە دەی ئەمەی لەگەڵ نێ دەی ئەو تا ئێستا حەو کەس نەبێت کە یەکەم وەج بە ئەو 5 ملیۆنیان وەرگتووە ئەوە بۆ ساڵ و نییە کە چێ یەک نەفەری تر لە سلێمانی لە گەرمیان لە هەڵەبجە لە ڕاپەڕین ئەو 5 ملیۆنە بە شەهیدانی سلێمانی نەدراوە بە هی ئەوێ درراوە بۆیە من بەڕێز وەزیری تەندروستی هاوڕێمە و پێکەوە لە شەڕی داعش لە خازر بەیەکەوە بووین لە یەک سەنگەر بووین پێکەوە ڕوبەڕووی دوژمنە بووینەوە لە یەک سەنگەری کوردایەتی بووین بەڵام ئێستا ئەو لە سەنگەری جیاوازی و لە سەنگەری سیاسی و لە سەنگەری تەسکی سیاسی و بیرکردنەوەیەکی جیاوازیایە لە سەنگەری نەعەدالەتیایە ئێستا من لە سەنگەری بەرگریکردنم لە عەدالەتی دەڵێم جەنابی وەزیری تەندروستی کە برام بوویت کە پێکەوە لە یەک جەبهە بووین ئێستا تۆ لە جەبهەیەکی کە غەدر لە خەڵک دەکەیت تکایە بەهۆشی خۆت وەرەوە من ئەمە نی خولەکی تر بە من بەخشی فەرموو باوەڕ بکەن کە ئەڵەن بودجە و موچە نیە زۆرینی قسەکان بۆ شێوازە نیە کۆنفرانسێکی زۆر ئەکرێت کۆمەڵێک کۆبوونەوەی زۆر ئەکرێت بەدایان دەفتەر دۆلاری بۆ تەرخان ئەکرێت نە بەرهەمی هەبوو نە بەرهەمیە بێت تەنیا ئەو پارەیە بۆ کەرتی تەندروستی سلێمانی دابەش بکەن خەڵکی پێدا بمەزرێنن دەرمانی پێ بکڕن هیچ کێشێک لە کەرتی تەندروستی سلێمانیە نامێنێ و یەک شتێکی تریش دوو مانگە پەرلەمانمان ئیش ناکات و داخراوە دوو مانگ موچەی پەرلەمانتاران و پاسەوانەکانیان و ئیمتیازی پەرلەمان بۆ سلێمانی تەرخان بکەن بۆ کەرتی تەندروستی سلێمانی تەرخان بکەن گرنتیتانەکەم تا 10 ساڵتر کێشە نامێنێ سپاس بۆ بەڕێز مێدازات نوێنەری دەرچۆتانە بەزراوەکانی تەندروستی سپاس کاگومێت سپاس بۆ بەڕێز هاوژێن عوسمان سەرۆکی لقی سلێمانی سەندیکای تەندروستی کوردستان سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ خاتو شیرین یونسیش کە لەگەڵمان بوو بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن و خواتان